ئێمە وەکو هونەرمەندانی سلێمانی من وەکو بەشی خۆم بە تابلۆ بەشداریم پێکردووە. تابلۆکە خۆمان سەربەز بووین لە هەج مەتریالێک هەڵەبژێری، بەڵام قیاسەکە سەربەز نەبووین. قیاس ینی تهدید کرا بوو کە لە 120 کەمتر نەبێت. ئێمە من ئەمە ئیشەم بە تایبەتی بۆ ئەم فستیڤالە کرد بەڕاستی. ئیشەکە زیاتر ئیشێکی واقعی فۆلکلۆریە تعبیری تێکەڵم کردووە. تەکنیکێکی تایبەت بە خۆمە، ستایلێکی تایبەت بە خۆمە. ماوادی بەکارهاتوو زەیتە بۆ یەکە لەسەر کانڤاس. شتێکی فۆلکلۆریە، بەس باسی دەساڕەکەم و ئافرەتی کورد و ئەو ئەجوایی کە تایەتی زیاتر من جەختەکەمەوە لەو شتانەیە لە ئیشەکانمە. من زۆر بە ضروری ێزانم چونکە پێشانگایەکی وا گەورە لە ئاستێکی وایە یەکەم جارە لە سلێمانی بکرێتەوە کە هەموو هونەرمەندانی سەر تاسەری عێراق بەشداری بکات. ئەمە خۆشحاڵیە بۆ ئێمە کە نخبەیەک بەشداری کردووە لەم پێشانگایە. هەمووی ئیشەکان هەڵبژێراوە، کوالیتی زۆر باشە. ئینشاڵڵا ئیشی باشتر و چاکترە بینین لێرە و ژنان دەورێکی باشیان هەبوو لەم پێشانگایە، نەک لەم پێشانگایە لە هەموو بوارەکانی تریشە ئیشی باشەکەن. ئەگەر دەستگیرەوەیکی باشیان هەبێت دڵنیام ئیشی زۆر باشەکەن. زیاد لە 150 ئیشە 150 هونەرمەند بەشداری کردەوە بە تابلۆ بە نەحت بە سیرامیک لەم پێشانگایە. وەڵا خەڵکی بەسڕەیتیایە، بەغایتیە، هەموو شارەکانی عێراقی تایە، سلێمانی تایە، ناوچەکانی کوردستان دهۆک و زاخۆ ئەوانەش بەشدارن. بەم تابلۆی بەشداریم کردووە. پەیامی وێنەکەم ئیشێکی مستەقبەلیە، تعبیری مستەقبەلیە، بەز لە ئافرەت و ڕەنە جوانەکانێکە، باز لە ئەو هونەراکە کە لەناو ئافرەتە هەبێ، ئەو شەفافێتی لە لەوحەکانمان هەیە، ئەو شەفافێتی و ناسکیە کە لە ئافرەتە هەیە. ئەگەر ئافرەت ئەو تابلۆی بکێشێ بۆ ژنان زۆر باشترە، چونکە بە تەواوەتی لە ناخی ژنان تێگا، لە هەموو دەردەسەرەکانی ژنان تێگا، ئەتوانێت جوانتر تعبیری کە وەک لە پیاوێک. زۆر پێویستە کە ئێمە بەشدار بین لەبەر ئەوەی کە ڕاو گۆڕینەوەی فکرە لە یەکتری، بەرەو پێچوونی ئافرەتان، دەربڕینی ناخی خۆیان بە هەر شتێک بێ، بە تابلۆیەک بێ، بە سیرامیک بێ، بە شعر بێ، بە شتێک بێ، پێویستەکە ئافرەت بەشدارکە. بەدڵنیایەوە ئەم فستیڤالانە زۆر باشە، بەرهەمەکانمان نیشانی خەڵکێن، بەرهەمەکانمان ئەبینن خەڵکی توانە و ئارزووی هەموو هونەرمەندان ئەبینن، هونەرمەندان ڕائو بۆچوونی خۆیانە گۆڕنەوە. خۆشتریشە بۆ ئافرەتان کە بەشدار بن، زیاتر لە عالەمی هونەر تێبگەن، ئەو جوانیانی لە ناخی ئافرەتە هەیە دەری ببڕن. لە هەولێرەوە بەشداری پێشانگای 25 ساڵگادی یوبیلی زێڕینی گەلاوێژم کردووە. دەمان دەستخۆشی زۆر لە ستاف و ڕێکخەرانی ماندوونەناسانی ئەو فستیڤاڵ و ئەو پێشانگایە دەکەم. کارێکی زۆر ناوازە و مەزنیان ئەنجام داوە. لە گەورەترین و باشترین شێوەکارانی عێراق و کوردستانیان کۆ کردوتەوە. تابلۆکەم سەبارەت بە میلەتی ئێزیدیا، سەبارەت بە خەڵکانی ئێزیدیا، ئەو بێگداچوونەی نێوان پەڕەی تاوس، ڕەنگەکانی پەڕەی تاوس و ئەو ڕووناچیەی کە ئەوان ئەو نورە، ئەو نورەی کە لە مۆمۆ دەردەچێ، ئەوان لە یاد و بۆنە و جەژنەکانیاندا ئەو بێگداچوونەم بە وەکو تەقینەوەیەکی گردونی شبهاندووە لە نێوان ڕنگ و نوردا. ئەوە دەردەخەم کە ئەوان چەندە نورانین، چەندە پاکن، چەندە چێژ لە ژیان دەبینن، چەندە حەزیان بە ژیانە، چەندە ڕوبەڕووی ژیان دەڕۆن. هەمومان ئەوەمان دیت کە ئەوان چیان لە بەسەرهات لەبەر خاتری ئەوەی کە جیاوازتر بیر دەکەنەوە، بیر و باوەڕیان ئاینیان، ڕێبازەکەی ئەوان جیاوازترە. خەڵکانێکی ڕەگەزپەرست چیان لە بەسەرەوان هێنا، ژنان و منداڵان و پیاوان و هەمویان کوشتن و دەربەدەریان کردن و ئاوارەیان کردن. من هیوای پێکەوە ژیان و ئاشتیانە دەخوازم بۆ هەموو میلەتانی جیهان و بەتایبەت میلەتی کورد و هەروەها عێراقیش، و لە ڕێگەی ئەو کارەشمەوە بانگەشەی هەر هەمان شت دەکەم و ئەو پێشانگایەش نمونەیەکی زۆر بچووکی کوردستان و عێراق و جیهانێکی بچوو کراوەیە لێرەدا لەو پێشانگایە.